خۆشەویستان جارێکتر سڵاوتان لە بێهاتی نەوەلاتان بۆی تەوەریکی تر باس بکەین زۆر ڕۆژێکی نوێ و کورسات بەگشتی خێمێکی گەورەی ژینگەیە بۆیە هەمیشە ئەم قسانەی کە لە نێوم بەرنامانەدا دەکرێت ئامانجمان ئەوەیە کە مرۆڤایەتی یان تاچی کوردی لێی بە ئاگا بێت و چونکە بەشێک لە هۆکاری لە ناوچوونی هەم زیندەوەران تێکچوونی ژینگە دەستی کاری مرۆیی خۆمانە و خەتای خۆمانە دەبێت هەم بە خۆمان بچینەوە زۆر جاڵە بە خۆمان بچینەوە و هەم ئاوڕێکیش لە هەمە چەشنی زیندەوەران بدەینەوە چونکە بۆ هاوسەنگی ژیان لەسەر ڕووی زەوی و هەسارەکەمان و وڵاتەکەمان پێویستە بۆیە پسپۆڕێکی کورد چەندین لە کۆڵینەوەی لە بواری ژینگەی زیندەوەرانی کوردستان ئەنجام داوە کۆمەڵێک داتا و زانیاری گرنگی پێەیە دەمانوێت لەم تەوەرەدا باسی بکەین و لێکۆڵینەوەکەشیان دەربارەی مێرووە پیتێنەرەکانە بزانین ئەمانە ئێستا ژینگی کوردستان چەند لەبارە بۆیان چەند کاریگەریان لەسەر ژیان دروست بووە ژینگی کوردستان هاوشێوەی هەندێک وڵاتی تر کاڵن گۆڕانکارەکان خێران چ کاریگەریەکی کردوتە سەر ژیانی ئەمان لێکەوتەکانی گۆڕانی کەشەوە لەسەر زیندەوەران بەگشتی چین مامۆستا فەرهاد ئەحمەد بەڕێزیان مامۆستای زانکۆن پسپۆڕی بایۆلۆجین لە لامان میوانە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە مامۆستایان زۆر بەخێر بێی مامۆستا کۆمەڵە شتم وت با پرسیارەکەم بەوە دەست پێش دانیشتین قسەمان کرد جاران لە سەربانە نووسین کەشوهەوا زۆر زۆر خۆش بوو هیچ کێشەیەکمان نەبوو گوڵێکمانەبینی یان مێرۆکمانەبینی هەڵە بوو بەڵێ ئەنی هەستەکەوەکو گوڵۆپ وایە وەڵای ئێمە بە مناڵێمانوت مێشو لە گوڵۆپەکە ناوێکی زانستی هەیە پێڵەن چی و چی ئەمە ماوە ئێستا بۆ نابینن ئێستا با لەمەوە داخلی بابەتەکە بێت بەڵێ دەست خۆش بێ پرسیارێکی زۆر زۆر جوانە ئەو مێرووە جۆرێکە لە قالۆنچە هاوشێوەی خاڵخاڵوەکە بە کوردی خۆشبەختانە ناوێکی کوردیمان هەیە بۆی پێڵێن گوڵە ئەستێرە چونکە ئەدرەوشێتەوە بە میکانیزمێکی دیاریکرا و خۆی لە ناو لەشیایە لە بری ئەوەی کە ئەو ماتەوزەی کە لە خۆراکەوە دەستیەکە بێ بیکە بە گەرمی بە پێچاوانەوە بۆکو ڕووناکیەک دەری ئەپەڕێنێ زیاتر بۆ پەیوەندیکردنی نێوان تاکەکان خۆیانە نێرومەیە بە تایبەتی و هەنێ جاریش بۆ ڕاوکردنی مێرۆکانی ترە بەڵێ بە شەوان چالاکن کۆمەڵی مێرووی زۆرمان هەیە شەوگەڕن بە شەو چالاکن ئەمیش یەکێکە لەوانە سەرنجی زۆر لە خەڵکی کوردی ڕاکێشاوە چکە لە ژینگە و سروشتی دەوروبەرمانە هەیە بە تایبەتی لە هاوینە ماوەیان نەماوە من لە چەند ساڵی ڕابردووە بۆکو خۆم کە بەدواداچوونم کردووە بۆ لە بوارەکەی خۆمایە بەرچاوم نەکەوتووە خەڵکێکی زۆریش هەواڵپرسی ئەکا ئەم گوڵە ئەستێرەیە بەڵام لە کاتی کۆکردنەوەی مێرووە شەوگەڕەکانە بۆ کاری توێژینەوە بەرەو بڵین بە ئاراستەی ئەو گڵۆپولایتانەوە کە دایانین لە توێژینەوەکانمانە و بۆ ڕۆژی دواتر کە ڕۆژە بێتەوە دین کۆیانەکەینەوە لە ناو کۆکراوەی مێرۆکانمانە هەبووە بەڵام بە داگیرساوی بە چالاکی من خۆم ماوەیە کە نەمبینیوە بۆیە کەم بوونەتەوە یان دوورکەوتونەتەوە یان کۆچیان کردووە بۆ شوێنە جیاوازەکان ئیتر لە بڵین ناوچە بەرزەکان بەڵێ بەهۆی گۆڕانکاری ژینگەی و بەهۆی ئەو کردارانەی کە مرۆڤ بە بەردەوامی کە زۆر بە خێرایی لەم ساڵانی ڕابردووایە ئەنجامیانەدات کە بڵین بە بەردەوامی ڕەوتی ئاوەدانکردنەوە و هاتنی تەکنۆلۆجیا و هەموو ئەوانە فاکتەرن بۆ ئەوەی هۆکارن بۆ کەمبوونەوەی ئەم مێرووە و چەندین مێرووی تر کە هەیە لە سروشتی کوردستان زۆر باشە مامۆستا وای لە بەڕێزت کرد لێکۆڵینەوەیەک یاخۆ توێژینەوەیک لەسەر زیندەوەرە جیاوازەکان لە ژینگەی کوردستانە بکە هیچ جۆرە مەترسیەک هەبوو لەسەر ئەم بابەتە بۆیە تۆ هەوڵتدا لە ڕێگای توێژینەوە پشتڕاستی بکەیتەوە بەڵێ هەموو کەسێک لە ئێمە چیرۆکێکی هەیە لە ژیانە چیرۆکی من ئەوەیە کە لە مناڵیەوە عاشق بە تۆپۆگرافیای کوردستان بووم عاشق بە شاخ و چیە و دۆڵ و سەوزایی و دارستان و ئاو و هەوای کوردستان بووم هەموو خەون و خەیاڵی من بەلای کە لە هەر لە مناڵیەوە هەر زیاتر حەزم بە بەرزی و نزمی و چیە و گردۆڵکە و گردەڵان بووە بۆیە کە
لە میانەی خوێندنەکەشمایە کە بەردەوامم ئەو حەزەی مناڵی خۆم تێکەڵ کرد ئەو حەوزە جوگرافیایی کە جوگرافی کوردستانم تێکەڵ بە کاری توێژینەوەکانم کردووە لە بواری بایۆلۆجی ئێمە تەنیا ئەوە نیەتە لە تاقیگەکانە کۆمەڵێک کردداری بایۆلۆجیانە ئەنجام بین و توێژینەوەی لێکۆڵینەوەی بایۆلۆجیانە بکەین لە دەریشەوە لە ناو چێلگەشە لە ناو سروشتیشە لە ناو ژینگە و دارستان و گوێی ڕووبار و بڵێن کەنار ڕووبارەکانیشە ئێمە کارەکانی ئێمە لەوێشە ئەنجامەدرێت لە ناو سروشتا لە قوڵایی سروشتیشایە بۆیە من ئەو حەزم بۆ شاخ و چیە و ئاو دۆڵی کوردستان تێکەڵ بە بڵێن ڕشتەی بایۆلۆجی کردووە لەناو ئەوانە شایە زیاتر من حەزم بە دەرخستنی جوانیەکانە ئیتر یەکێ لەو جوانیانە پەپولە و کۆمەڵێک جوانی تری بایۆلۆجیانەی سروشتی کوردستان هەیە زیاتر بۆیە بەم ئاراستەوە هاتووم دواتریش بڵین بەڕێکەوت بەر ئەم ڕشتە و بوارە کەوتوم ئیتر هەر ئەم حەزانەی خۆم تێکەڵ کردووە بە بواری توێژینەوە باش اینجا مامۆستا لە قسەکان تا باسی پەپولەت کرد پەپولە پێشتر زۆر ئەبینرایانی ئێمە حەوشەیەکمان هەبوو لە ماڵی دایکمەرە چوومە دەرەوە باوەڕکە جار نەبوو پەپولە نەبینم پێشتر بەڵام ئێستا من ماوەیەکیان ئەو تا خۆم نایبینم یان کەمی کردووە نازان پەیوەندی بەچیەوە هەیە بەپێی لێکۆڵینەوەکانی تۆ پەپولە کەمی کردووە ئێستا بەڵێ پەپولە کەمی کردووە زۆریش کەمی کردووە بە تایبەتی لەم ساڵە ئێستا ئەتوانین بە درێژی باسی ئەم حاڵەتە بکەین لە چەند ڕوویەکەوە ساڵانی پێشوو بەهۆی زیادبوونی ڕۆژە گەرمەکان و بەرزبوونەوەی بەهۆی کاریگەریەکانی قەتیسمانی گەرما لەسەر گۆی زەوی و گۆڕانکاریەکانی کەش و هەوا هەموو ئەمانە وای کردبوو و ئەو کردارانی کە مرۆڤکردن کە بارگرانیەکی زۆری خستبووە سەر سروشت هەموو ئەمانە کاریان کردبوو لەسەر کەمبوونەوەی ڕێژەی گیانداران بەگشتی و بە تایبەتیش ئەو گیاندارانی کە ناسکن و کەمتر بەرگە ئەگرن هاوشێوەی پەپولە و هاوشێوەکانی ئەمانە بە شێوەیەکی گشتی کەمی کردبوو کە ئەمە کەمی کردبوو بەهۆی وشکە ساڵی و گەرمیەوە و بەڵام ئەم ساڵ بەهۆی وەرزگۆڕینەوە کە وەرزی بارانبارین و سەرما تۆزێ درێژەی کێشا و بەهارەکەمان خۆشبەختانە بوو هەموو تاکی لە ئێمە کە زۆر خۆشحاڵین کە بەهارێکی فێنک و تەڕمان هەیە تا ئێستاش کە ئەبینین گۆیژە و بەرانان لە هەموو ڕۆژێک کە هەڵەسین و تەماشایانەکەین سەوزە ئەمە مای دڵخۆشکەری هەمومانە ئاوێکی زۆر هەیە لە سروشتی کوردستانە ئەوە تا هەمومان چاوەڕین کە بیڵماوسەکەی دووکان سەرڕێژ بێ ئەمانە هەموو هەواڵی دڵخۆشکردن بەڵام لەو لاشەوە ئەم فێنکی و سەرمایی کە درێژەی کێشاوە سەری لە دار و درەخت و سەوزایی و گژوژیا و گیاندارەکانی ئەم ناوچەی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی شێواندووە بۆ چونکە ئەمە هەموو بڵێن گیاندارێک هەموو زیندەوەرێک سووری ژیانی وابەستەی کاتێک و وەرزێکی ساڵە وابەستەی کە پلەی گەرمی و شێداریەکی دیاریکرا وابەستەی درێژی و کورتی ڕۆژ و شەوە کە ئەم گۆڕانکاری کە ڕووی داوە لە بڵێن خزان و تێکچوون و یاخود شوێن گۆڕکەی پلەکانی گەرمی و ڕێژەی دابارین ئەمە هەموو هۆکار بوون کە سەرلێشێوانێک لە نێوان گوڵ و پەپولەیە ڕۆکەکان و مێرۆپی تێنەرەکانە ناحاڵیبوونێک دروست بۆ لە سروشتایە لەگەڵ ئەمەشایە ئەو هەموو بارانەی کە ئەم ساڵ باری ئەمش دیسانەوە هۆکارێکی کەبوو بۆ داشۆرینی قۆناغە جیاوازەکانی مێرۆکان و پەپولە بە تایبەتی ترچە پەپولەکە بڵین گێراوهێلکەکانیان بێ یاخود
هاڕ و کەتەپیلەرەکانیان بێ یان قۆزاخە و پەپولەکان بێت هەموو ئەمانە هۆکار بوون کە بڵێن ئەو باران و زۆر و لافاوانە کە دروستە بوون هەموو ئەمانە زۆربەی ئەمانەی داشۆری و لە ناو چوون دیسانەوە پلەی گەرمی و سەرماکەش لەو لاوە بوەستێ ئەمیش دیسانەوە ژیان و سۆی ژیانی لێ تێکداون ئەمە هۆکار بۆ ئەوەی کە ئێستا بچۆرە دەرەوە وا نەبوایە ئێمە لەناو ئەو باخانەیە لەناو هەر باخێیان لەناو هەر مێریەکایە چاوت بگێڕایە دنیایە پەپولەت ئەبینی بە تایبەتی لەم وەرزە لە مانگی پێنجایە کات و ساتی زۆربوونی پەپولەیە چونکە گوڵ دەرئەکەوێ و ئەمانیش وابەستەی گوڵن و هاوڕێی گوڵن پەپولە و کۆمەڵێ مێرووی تری هاوشێوەی هەنگ و هەنگە شێویەکان و کۆمەڵێک جۆری ترمان هەیە کە پیتێنەرن هەموو ئەمانە نابینن یان ئەیانبینی زۆر بە کەمی ئەیانبینین یان چەند جۆرێکی دیاری کراوەگەریشان لەسەر کشت و کاڵ هەیە وانە بەدڵی قسە درێتەوە مسافرات اینجا بە ئەم دیمەنانی کە لەسەر شاشە هەیە مە مسافرات دەمی خۆی تۆماری کردو بەڕاستی لەگەڵەوەشە فۆتۆگرافەر و کامێرەمانێکی باشی شیوانێ مە مسافرات فۆتۆگرافەر وەکو فۆتۆگرافەی پرۆفشناڵ نین بەڵام تەنیا وەکو حەزێک ئەو جۆرانی کە توێژینەوەی لەسەرەکەم نزیکەی 10 ساڵ ئەبێ من خەریکی 10 ساڵ زیاتریشە خەریکی وێنەگرتن و تۆمارکردنی پەپولەکانم هەم بۆ خستنە ڕووی چەند جۆرمان هەیە مە مسافرات ئێمە پەپولە لە کوردستانە میێڕی تێنەرەکان مەسەلەن پرسیارەکەم بە جۆرێکی تریش لێ یەکەم لە 10 ساڵ با بڵێن پێشتر جەنابەت بە زامەر سەرخاڵی ئەم کارە وانە بەراورد بەم 10 ساڵی داهاتووە بۆ ڕێژەیەکەیە تۆی نیگەران کرد بێ بڵێ 10 ساڵ پێش ئێستا ئەوەندە جۆر پەپولەمان هەبوو بەڵام ئێستا بەداخەوە ئەوەندە جۆری ماوە یان بە پێچەوانەوە خۆشبەختانە زیادی کردو بەڵێ وەکو ژماری دیاریکرا و ئاسان نییە ئەستەمە بتوانم بەتەنیا ئەم پێشبینێت پێ بڵێ بەڵام وەکو جۆر لە هەموو جیهانە نزیکەی زانان وایە قبڵێنن کە نزیکەی 5 ملیۆن جۆری جیاوازی مێروو هەبێ لەناو ئەوانەیە تەنیا نزیکەی ملیۆنێک و قسووریان دۆزراونەتەوە زانست دۆزیوێتی و ناوی لێناون لە ناو ئەو ملیۆن و ئەوەندەیە نزیکەی 200,000 جۆریان پەپولە و پەروانن ئێمە پەپولەمان هەیە و پەروانەشمانێ پەپولە بەشێکە لە پەروانە بەشێکی بچووکە نزیکەی لە هەموو جیانە 20,000 جۆری پەپولەمان هەیە لە کوردستانە ئەوەی کە من توێژینەوەم لەسەر کردووە و پێش منیش کە توێژینەوەی لەسەر کراوە و داتا و زانیاری لە بەردەستایە نزیکەی 160 جۆری پەپولەمان هەیە لە کوردستانە بە نزیکەی و بەردەوامیش جۆری خۆمان بێت بڵێ نیشتیمانی ڕەسەنی کوردستانە بەڵێ هەمانە بە زمانی زانستی پێڵێ ئندمیک یعنی خۆماڵی نیشتەجێی ئەم شوێنێ و تەنیا لە کوردستانە هەیە بەڵێ هەمانە تەنیا لە چیاکانی زاگرۆسە ئێمە کاڵین کوردستان مەبەستمان چیاکانی زاگرۆسە ئەمدی و ئەودی و باکوور و هەموو ئەم شوێنانە هەگرێتەوە بەڵێ هەیە جۆری تایبەت هەیە تەنیا لەم ژینگێ و سروشتەی ئێمە هەیە لە شوێنێکی کە نایبینی و جۆری نوێشمان هەیە بەشێک لە توێژینەوەکانی من دۆزینەوەی گەڕانە بە دوای جۆری نوێ ئایا جۆری نوێمان هەیە نیمانە بەڵێ خۆشبەختانە لەم 3-4 ساڵی ڕابردووە بە هاوکاری کۆمەڵێک تیمی ئەوروپی کە بەشێکە لە خوێندنی دکتۆراکەم لەگەڵ تیمی ئەڵمانی و فنلەندی و ئیتاڵی و هەنگاری و چیکیایە کارم هەیە لەگەڵ چەند گروپێکی جیاوازە تا ئێستا نزیکەی 14 بۆ 15 جۆر پەپولە و مێرووی تری نوێیە بۆ زانست دۆزراوەتەوە و زۆربەی زۆریشی ناوەکان کە جۆرێکی نوێ ئەدۆزرێتەوە ئەبێ ناوێکی زانستیانی بۆ دابدرێت ناوی توخم و ناوی جۆر پێشتر ناوی توخمەکەی ئێمە جۆرێکی نوێ ئەدۆزینەوە بۆ زانست یعنی یەکەم جارە لە کوردستانە وەکو وڵاتانی تر جۆرێکی نوێ ئەدۆزرێتەوە ئەم جۆرە نوێیە ڕێسا و یاسای تایبەتی خۆی هەیە بۆ ناولێنان ناولێنانەکان بە ناوی کوردیەوە ناوم ناو بۆ نمونە کە وشەی کورد ئەی بی لاتینێنین بیکەین بە لاتینی ئەبێ بە کوردی کا بە ناوی کوردی کاوە بە ناوی کوردستانی کاوە بە ناوی کوردستانە بە ناوی جۆرێکی مێرووی ترم دۆزیوەتەوە بە ناوی گۆیژەوە ناوم ناوە چونکە لە گۆیژەیە دۆزرەوە جۆرێکی کەمان لە بە ناوی هەزار مێردەوە ناوناوە لەو شوێنانە دۆزیوتنەوە هەموو لەو شوێنانە دۆزراونەتەوە جۆرە پەروانەیەکی پایزانم دۆزیوەتەوە لە شارباژێ ڕادۆزیوانە ناوماننا شارباژێڕی کە ناوی جۆرەکە ئەمە لە پاڵ ئەوەی کە
بەشداریەکمان ئەبێ بەشداریەکی بچووکمان ئەبێ لە زانست لەسەر ئاستی جیهانە خزمەتکردنێکی تری بواری زانستە لە کوردستان و تێکەڵکردنی کوردەواریە ئیتر ڕوویەکی کوردەواریە بە زانستە جیهانیەکە. زۆر باشە مامۆستا چەند جۆرێکی جیاوازی پەپولە هەیە وەکو خۆت باس لێوەکە بەڵام هەندێکیان زۆر بەناوبانگن لە جیهانە ئەو بەناوبانگانی کە لە جیهانە هەیە لە ژینگەی کوردستانە تۆ بینیوتن بوونیان هەبووە؟ بەڵێ چەند جۆرێکی پەپولە هەیە زۆر بەناوبانگن لە جیهانە بەڵام دابەشبوونی جوگرافی بەشێک لەو جۆرانە تەنیا لە کیشوەرێکی دیاریکراوە هەیە نەک لە کوردستان بگرە لە ناوچەکە و لە وڵاتانی دەوروبەرەشە نیمانە بەڵام هەنێ جۆری کە هەیە بۆ نمونە پەپولەی خانمی باڵنەخشینمان هەیە پینتد لیدی بەتەرفڵای پێ ئەوترێ ئەمە باوترین جۆری پەپولەیە لە هەموو جیهانە پەپولەیەکی ڕەش خەنەییە لە هەر چوار وەرزەکەیان من خۆم بینیومە زۆر بەمان بەرچاومان ئەکەوێت ئەم پەپولەیە لە ناوڕاستی ئەفریقاوە بڵێن ئەکەوێتە کۆچکردن و باڵەفڕێ و بە وڵاتانێکی زۆر ئەبڕەیەکێ لە وڵاتانش کوردستانە و کۆچەکە بەرەو باکووری ئەوروپا و سایبیریا ئەو ناوچانە بەڵێ توانای بە چەندنەوەی گەگاتە ئەوێ و دواتریش هەر ئەوە ئەگەڕێتەوە بۆیە بەردەوام لە وەرزی بەهارە لە هاوینە لە پاییزە تەنان لە چلەی زستانیشان من ئەم پەپولێن بینیەوە تۆمارم کردو زۆر بەشمان بەرچاومان کەوتووە پێڵێن خانمی باڵنەخشین ئەو لێکۆڵینەوە توێژینەوەی کە بەڕێزت کردوتە لەسەر زیندەوەرەکانی ژینگەی کوردستان توێژینەوەکان لێکۆڵینەوەکان دڵخۆشکەرن لە ئێستاە یاخود پێویستەکە بوونمە ئەو بابەتانی ئەگەر دەستێکی مرۆیی تیابێت بۆ ئەوی کە زیندەوەرەکان لە ناوچوو بێتن کەم بوو بێتنەوە ئێستاش درەنگ نییە بۆی کە ئێمە ئەم ژینگەی بەم شێوازە پارێزین. بێگومان هیچ کاتێک درەنگ نییە کورد دەڵێ زەرە لە نیوە شاوگەڕێتەوە هەر قازانجە ئێمە بمانێ و نەمانوێت بە هەر کردارێک کە ئەیکەین بچووک بێ یان گەورە بێت کاریگەریمان هەیە لەسەر سروشت و ژینگە و سیستمە ژینگەیەکان سیستمە ژینگەیەکانیش چوەکو نازیندوو بیان زیندوو بێت بە ڕاستەوخۆیان بە ناڕاستەوخۆ کردارەکانی مرۆڤ و هەڵسوکەوتی مرۆڤ کاریگەری خۆی هەیە ئیتر کاریگەریەکانیش زۆربەی زۆری بەداخەوە نەگەتیڤانەیانەوەیە کە زیان بەخشە بۆ سیستمە ژینگەیەکە زۆربەی چونکە بارگرانیەکی زۆرەخەینە سەر سیستمە ژینگەیەکە چۆنێتی خۆی کۆمەڵێک هۆکاری سەرەکی هەیە هۆکارە سەرەکیەکان بەشێکیان بە ناڕاستەوخۆ کاریگەری مرۆڤن لەسەر سیستمە ژینگەیەکە وەکو گۆڕانکاریەکانی کەشوهەوا و گەرمبوونی زەوی ئەمە مرۆڤ کەم تا زۆر هەرێکێک لە ئێمە بەشدارین لە گەرمبوونی گۆی زەوی ئەمەش کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاری و گۆڕانکاریەکانی سیستمە ژینگەیەکان بەزینی و نازینیویەوە هەنێک کردداری کە هەیە خۆمانەیکەین بۆ نمونە کشت و کاڵ کشت و کاڵی بێپلان و تەماحکاریەکی زۆر کە زیاد لە حەدە و زیاد لە ڕادە بەدەرە بەکارهێنانێکی زەوی بە تەماحکاریەکی زۆر من کە باسی ئەوە ناکەم بکە وەکو پێویستی مرۆڤ وەکو پێویستی کۆمەلگا ئەبێ کشت و کاڵ بەشێک کۆڵەکەی سەرەکی ئابووری هەموو وڵاتێکە بەڵام جاری وایە زیادە ڕەوی ئەکرێت ئەم زیادە ڕەویە کاریگەریەکی زۆر نەگەتیڤانەی هەیە لەسەر سیستمە ژینگەیەکە بە کوی گشتی مێر و قڕکەرەکان بەڵێ بەداخەوە لە کوردستانە زۆر چەندین جاریکەش باسی ئەوەمان کردووە زۆر بێپلان زۆر بێسەرەوبەر مێر و قڕکەرێکی زۆر بەکاردێت کە ناپێویستە و لەلایەن خەڵکیەکە و بەکارهێنە کە شارەزایەکی ئەو تۆشیان لەو بارەیە بۆیە ئەمە لێکەوتی زۆر خراپی ئەبێ لەسەر سیستمە ژینگەیەکە یەکێکی کە لەوەیە کە ئەم ڕوتی ئاوەدانکردنەوەیە کە ئەیتر بەرەو شاخەکان بەرەو ئاوەدانێکی زۆر یاخود باخ و شوێنە گەشتیاریەکان کە هی بڵین تاکە کەسی بیان کۆمەڵ بێ هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر تێکدانی سیستمە ژینگەیەکانی دەوروبەرمان یەکێکی کە لەوانە بۆ نمونە ئاسانترین شتە زۆر کەم خەڵک باسی ئەم حاڵەتە ئەکات ڕووناکی دەستکردەکان سووری ژیانی جانداران تێکەدا بەگشتی کە سووری ژیانی کە لانە پەپولەکە نابینێ
ڕووناکی دەستکرد ڕەنگە کاریگەری بەڵێ ڕووناکی دەستکرد زۆ کاریگەری هەیە بەڵێ پیسبووی ئەوە ئەچێتە قاڵبی پیسبوونی ژینگەوە پیسبوونی ژینگە کۆمەڵێک ڕووی هەیە ڕوویەکیان بۆ نمونە مادە کیمیایەکان وەکو مادە قڕکەرەکانی یا دووکەڵ و پاشماوەکانی ژیانی مرۆڤ ژیانکردنی مرۆڤ لەو لاشەوە ئەم ڕووناکی بەشێکی کەیە یان ژاوە ژاو ڕنگ تەنانەت بڵێن ڤژنیش ینی بینینیش ڕووکاری بیناکان ینی هەمووی بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری هەیە لەسەر تێکچوونی سیستمە ژینگەیەکان من حەزم کرد جەخت لەسەر حاڵەتی ڕووناکی بکەمەوە پیسبوون بە ڕووناکی چۆن کاریگەری ڕاستە و بەبێ ئەوەی هەستی پێ بکەین ئێمە بەنیەت پاکی خۆمانەوە ئەڵێن با شاخە ڕووناکەینەوە بەڵێ پیسبوون بە ڕووناکی مەبەست لەمە پیسبوون بۆ نمونە بە سروشتی لێی گەڕێی ئەو شاخوچیەوە خۆی بۆ خۆی مەگەر مانگە شەو بێ ڕووناک بێت بەس بیان ئەگەر مانگە شەو نەبێت تاریکە شەو بێت بۆ خۆی تاریکە بەڵێ بەڵام بەهۆی ئەم ڕووناکیانەوە ئیتر ڕووناکی گەورە بیان بچووک بێت تۆ ئەو سروشتە ڕووناکەکەیتەوە کە ئەو سروشتت ڕووناک کردەوە ژیانی زیندەوەران و گیانداران بە تایبەتی تر بە گەورە و بچووکیان سەریان لێشێوێ کە سەریان لێشێوە ئیسراحەتیان لێ تێکچوو سووری ژیان و سووری هۆرمۆنیان تێگەچی ئەمەوە ئەکا ژمارەکەیان کەم بێتەوە زانزیان کەم بێتەوە پێشتە بڕم بەڵێ لە ئەدەبیاتی کوردیاڵە وەک پەروانەی دەوری لالە پەروانە بەڵێ ئەسوڕێت بە دەوری ڕووناکیەکەڵە ئەوەندە عاشقی ڕووناکیە خۆی چزێنە پێ هەر بەڕاستی ئیسەوە ئەوەی کەم ئەم نمونەی من باسم کردەوە پیسبوونی ڕووناکیەوانە پەروانەیەک بەم جۆرێ خۆ ڕەنگە نەزانێت ڕووناکیەکە زیانی پێگەێنێ پێش تەکنەلۆجیە پێش لە سەردەمانی زۆ کە کاتێک بڵێن پەروانە کە هەر هەبووە لە سروشتە و پێش مرۆڤیش هەر هەبووە کە لە شەوانە ڕووناکیەکی بینیوە بڵێن چرایەک بووە مۆمێک بووە کە داگیرستاوە ئەم بەرەو ڕووناکیەکە هاتووە ئیتر بزانایان دوو لێکدانەوەیان هەیە هەنێکیان ئەڵێ ئیشوبهێنێ بە بۆنی سووتانی ئەو سووتانە لە ڕووی کیمیاییەوە بۆن سەرلێشێوانێک دروستەکە لە لای نێرینەکانیان کە ئەمە بۆنی یاری لێدێ ئەمە ڕوویەکی تری ئەڵێ بەهۆی ئەو گەرمیەی کە هەیەی زیاتر حەزی بە گەرمیە بۆیە بەرەو گەرمیەکە دیە طبعا لە ئەدەبیاتی کوردیشە هەل لە سەردەمی کۆنەوە ئەمە وەکو مێتافۆرێک بەکار هاتووە بۆی کە پەروانەیە کە عاشقانە بەرەو چراکە ئەڕوا بەرەو شەمەکە ئەڕوا ئیتر ئەگەر بە لێکدانەوە زانستیەکە بێ بۆنەکە بێ یان گەرمیەکە بێ باوەشی یار بێ هەر بە هەر بارەکەیە هەردوو بارەکەیە ئەمە وەکو مێتافۆرێک بەکار هاتووە من یەکێک لە توێژینەوەکانمە ناوی شاعیرێکی گەورەی کوردم لێکێک لە جۆرە نوێیەکانە ئەو جۆرە نوێیانەی کە لە کوردستانە دۆزیمەتەوە پەروانەیەکم بە ناوی شاعیرێکی مەزنی کوردستانەوە ئەدەبیاتی کوردەوە ناوناوە هەر لە توێژینەوەکەشان نووسیومە کە ئەم شاعیرەی گەورەی کورد شاعیرێکی کلاسیکە هەموو کات پەروانەی وەکو مێتافۆرێک بەکارهێناوە مەحوی شاعیرە بەڵێ جۆرە پەروانەیەکم دۆزیەوە لە چەند ناوچەیەک یەکێک لەوانە چەمی ڕەزان گەرمیان و قەراخ ئەم جۆرە پەروانەیە لە زستان و پاییز و زستانە هەیە بۆ یەکەم جارا بدۆزرێتەوە توخمەکەی ناوی لۆلاڤیا بوو ناونا لۆلاڤیا مەحوی بە ناوی ئەوەی کە لە خۆشەویستی ئەوەی کە مەحوی شاعیر و شاعیرانی سەردەمی خۆی لە ئەدەبیاتی کوردیایە ڕێک ئەوەشم نووسیەوە بە شێوە زانستیەکەی کە وەکو مێتافۆرێک پەروانی بەکارهێناوە بۆ قوربانیدان لە پێناو ئەوینایە بۆیە ئەمەم بە ناوی ئەو شاعیرەوە ناونا دەستە خۆش بێ ئەمە مستاجگە لە پەپولەکە باسمان لێوە کردت بەداخەوە کەمی کردو ئەم چەند ساڵە لە چاو ساڵانی ڕابردووە چه زیندەوەرێکی تر هەیە تۆ خۆت لە توێژینەوەکان تا پێی گەیشتوێتی کە کەمی کردووە بەڵێ بە شێوەیەکی گشتی قسە و باسی ئەم ڕۆمان زیاتر لەسەر پیتێنەرەکانە پیتێنەرەکان بە تەنیا پەپولە و پەروانە نین بەڵێ مێش و مێشولەمان هەیە مێش و مێشولەمان هەیە ئەوانەش کەمی کردووە
بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوە و بە تایبەتیش ئەم ساڵ کە وەرز خزاوە لە شوێنی خۆی جۆرە تایبەتەکان کاڵین زۆرە تایبەتەکان جۆرە پرۆفشناڵەکان لە سروشتی بایۆلۆجیا لە سیستمی ژینگەی ئەو زاراوەیەمان هەیە جۆرە پرۆفشناڵەکان کەمی کردووە بەڵام جۆرە گشتیەکان کۆمەڵە جۆری کەمان هەیە کە لەسەر هەموو شتێک خوارد نەخوا بەرگەی هەموو دۆخێکی نالەبارەگرێت تا ڕادێ ئەو جۆرانە بە تایبەتی ئەو جۆرانە زۆر جار ئیزعاجکردن بۆ ئێمە ئەمانە هەرەمینن بەڵام ئەو جۆرانی کە پرۆفشناڵن و ئیشە دەگمەنەکانمان بۆ ئەکەن ئەوانە کەمی کردووە پاپیولەیشنیان کەمی کردووە ئەنی وەکو بڵێ بە کۆمەڵ کەمیان کردووە کە ئەمەش کاریگەری و لێکەوتەی خۆی ئەبێ لەسەر پرۆسەی پیتاندنی گوڵەکان من وای پێشبینی ئەەکەم نازانم تا چەند ڕامە لەژێر لێکۆڵینەوەی ئەبێ وا پێشبینی ئەەکەم لەم وەرزەیان وەرزەکانی داهاتوو بەروبوون تۆزێک کەم بێتەوە لە کوردستانە بەهۆی ئەمانە بەڵێ پیتاندن تاوکەری دروستکردنی بەروبوومە دروستکردنی کە قۆخێک پێئەگا کە گۆیژێک پێئەگا کێ ئەم کاری بۆ کردو ئێمە ئەوە نبینین پیتێنەرەکان پیتێنەرەکان نزیکەی 20,000 لە سروشتی هەموو جیهانە نزیکەی 20,000 جۆری هەنگی کێویمان هەیە هەنگ و زەردەواڵە ئەمانە هەموو پیتێنەرن هاوڕێی گوڵن گوڵ بۆ ئەوە خۆی جوان کردووە کە ئەمانە ڕاکێشێ بەلای خۆیان شیلەیانەیاتێ لە پاداشتی ئەمەش گوڵەکان بەهۆی ئەم مێروانەوە دەنکە هەڵاڵیان لە گوڵێکەوە بۆ گوڵێکی کە ئەچێ و دواتر تۆ و میوە و بەرەکە دروستە بێت مێشیش بە هەمان شێوە ئێمە قالۆنچە وابینین کە بەس شتێکی ناشرینە کۆمەڵی قالۆنچەی زۆرمان هەیە زۆر جوانن هاوڕێی گوڵن بەس لەناو گوڵایان هەمووی هەر یەک لەوانە بۆ سیستمی ژینگەیی بۆ دروستی و یاخود ژینگەیەکی سیستمێکی ژینگەیی تەواومان هەبێ ئەمانە ئەبێ هەبن و هەشن و ئەبێ بیش پارێزرێن دەستەکانە خۆش فەرهاد ئەحمەد مامۆسای زانکۆ پسپۆڕی بیۆلۆجی ئینشەڵا بەم نزیکانە دکتۆراکەش دەبینین دەستە خۆش بە مامۆستایان ئیشەکەشت پیرۆزە بەڕاستی دەستە خۆش دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش ژیان بەبێژن تابلۆیەکی بێڕەنگە تۆڵێکی لەسەرەوە منەڵم من و تۆ ئەو تۆنەوە تۆ دروشمی پێشەنگایە دروشمی پیشانگە سەدانی وەکو من ئەم قسەی لە ناخیانە هەیوانێ مامۆستا بەڵێ ژیان بەبێژن تابلۆیەکی بێڕەنگە وایە وایە بەدڵنیە وانیە چی بڵێ نەدەبێ بڵێ نەک ئەوە تۆ هەر لە ڕووی بایۆلۆجی شەوە تەماشا بکەی لە ڕوە سروشتێکە شەوە تەماشا بکەی هەمووی